ئیخوان موسلیمین ئەو کۆمەڵە ئیسلامیە کە ساڵی 1928 لە سەردەستی حەسەن بەنا لە میسردا دەمەزرێت. لە سەرەتادا ئەم کۆمەڵەیە وەکو کۆمەڵێکی بانخواز و خێرخواز سەر هەڵدەدات. بەڵام دواتر کاتێک بڵاو دەبێتەوە و دەبێتە خاوەنی ئەندامی زۆر و پشتیوانی بۆ پەیدا دەبێت، اینجا دێتە ناو کاری سیاسی و هەوڵ دەدات جڵەوی دەسەڵات بگرێتە دەست. حەسەن بەنا کاتێک ئیخوان موسلیمین دادەمەزرێنێت تەنیا تەمەنی 22 ساڵ دەبێت و کاتێکیش تیرۆر دەکرێت تەمەنی 42 ساڵە. ئەوە لە کاتێکیشدایە کە مەسر و ناوچەکە خەریکە بە کاریگەربوون بە ڕۆژئاوا پێدەخاتە سەردەمی مۆدێرن و ژیانی سەردەم. لەلایەکی ترەوە سەرهەڵدانی ئیخوان هاوکاتە لەگەڵ گەشەکردن و هاتنە سەرکاری فکری فاشیزم و نازیزم و سەردەمی بیرۆکەی شۆڕش و دەرکەوتنی حیزبە کۆمونیستی و شۆڕژگێڕەکان لە دنیادا. بە تایبەتی کە تازە جەنگی یەکەمی جیهانی کۆتایی پێهات بوو، دنیای ئیسلامیش لەلایەن بەریتانیا و فەڕەنساوە داگیر کرابوو، سەڵتەنەتی عوسمانی کە وەک ڕەمزی یەکێتی موسڵمانان سەیر دەکرا هەرەسی هێنابوو و سیستمی خلافەتیش لە سەردەستی ئەتاتورک هەڵوەشێنرابەوە. هەموو ئەم فاکتەرانە هۆکار بوون بۆ ئەوەی حەسەن بەناش بە هەمان ڕیتمی باوی سەردەم و لەژێر کاریگەری شکستی دنیای ئیسلامدا وەک کەسایەتێکی خەباجێر بۆ جێڕانەوەی شکۆی دنیای ئیسلام دەربکەوێت. هەل لە سەرەتادا لە مەنهەجی ئیخوان و لە هەموو کون و کەلەبەرێکی ئەو مەنهەجە و پەیکەری ڕێخستنیدا مفرەداتی توند و تیژی و خەبات و بەرخودان زەق دەبێتەوە کە هەوڵ دەدات تاک و کۆمەڵگایی بۆ ئامادە بکات. پرسیار ئەوەیە ئایا ڕاستە لە بنەڕەتدا ئیخوان وەک گروپێکی فکری چەکداری هەوڵی داوە لە ڕێگەی توند و تیژیەوە کۆمەڵگەی مسری و لەوێشەوە جیهانی ئیسلامی بگۆڕێت؟ لە ململانەی نێوان دەسەڵات و کۆمەلگادا ئیخوان چ ڕۆڵێکی هەبوو و ئایا تا چەند توانیوێتی ماف و ئازادیەکان بۆ کۆمەلگا فەراهەم بکات؟ هەندێک کەس پیان وایە کە ڕاستە ئیخوان لە فترەی خۆیاندا یعنی کەم توندی توژیان بەکارهێنەوە بە تایبەتی لە سەردەمی حەسەن بەنایە کە تاوانبارەکرێن بە کوشتنی نەقراشی ئەوانە. بەڵام مەنهەجی ئیخوان خۆی بەرهەمهێنی زەبروزن، یعنی جۆرێک لە جۆرەکان ئینسان پەروەردەکە لەسەر حوبی جیهاد و کوشتن و بڕین و ئەمانە. ئەگەر خۆشی تەنفیزی نەکات دوای ئەو کەسە بەلایترە ئەو تەفریغی ئەو تاقیە بکە کە ئیخوان دروستی کردووە. بە قەناعەتی من ئیخوان بە چەند قۆناغێکا تێپەڕیوە. قۆناغی سەرەتایی بیرۆکەی دروست بوون و هەڵگیرسانی ئەسلی بیرۆکەکەی بۆ گەڕانەوەی خەلافە و دەسەڵاتی خەلافە بوو کە لە 1920 تا کۆتایی پێهاتووە. تەمەن گێڕانەوەی خەلافە بە معنای ئیمپراتۆریەتی ئیسلامی کە لە کۆتایی دەسەڵاتی عوسمانیان کۆتایی پێدێ. لەو کاتە هەوڵ بۆ ئەو گەڕانەوەیە وەکو بیرۆکە، وەکو نەزەریات، وەکو ئەفکار لە زۆر شوێن هەبوو. لە پاکستان هەبوو، ئەبوو عەلای مەودودی بیری لێ کردەوە. لە ناو دەوڵەتە عەرەبیەکانە لە سووریا کۆمەڵێک عولەمای گەورە هەبوون بەسەر لە ئیتاری کۆمەڵێک خوتەبی سیاسی و فکری بوو. لە میسر زوعەمای سیاسیش هەبوون بیران وەکو مەلیک فواد، مەلیکی ئەفغانستان مەلیک فواد. بەڵێ ئەوانەش حەزیان نەکرد لە میسرا ئەوەی کە توانی زۆرتر موفق ببێ تەنزیری بە قووەتی بۆ بکە و لە ڕووی عاتیفی و لە ڕووی فکریشەوە بێ بکە حەسەن بەنا بوو. حەسەن بەنا خۆی قدرەتێکی زیاد لە حەدی هەبوو لە خیتابی تێکەڵکردنی خیتابی سیاسی فکری بە خیتابی دینی و لەبەرەوەی ئەیتوانی تەنزیری بەهێز بکە لە ئاەتەکانی قورئان و حەدیث بتوانێت لە شوێنی خۆی وەکو خۆی دابەزێنێت تێکەڵی کا بەو مەرحەلەی کەوا ئومەتی پیا تێپەڕیە کرد. ئەوە قۆناغێ بوو. ئەو قۆناغە زۆری نەخایان، قۆناغی خەونی گەڕانەوەی خەلافە گۆڕا بۆ قۆناغێکی تر دوای شەهیدکردنی حەسەن بەنا و تیرۆرکردنی و تاعاان تیرۆر و شەهیدکردنەکەشی ئەو هەموو کێشە و قەیران و فیتنە گەورانەی میسری بەدواهات و ڕێزیشی لێ نەگیرا دوایەوەی کە تیرۆر کرا. یعنی ئەبوایە حکوومەتی ئەو سەردەمە دەسەڵاتی ئەو سەردەمە ڕێزی لەو نەیخستە سەرخۆی کە ئەوان کردویانە، بەس هیچ ڕێزێکیشیان لێ نەگرت، تەنها عائیلەکەی ناشتیان. من زۆر بیرم لەوە کردوێتەوە ئەگەر ئیخوان وەکو بزوتنەوەیەک تیرۆریست بواە یا باوەڕی بە زەبروزەنگ بواە بۆ گۆڕانکاری، باوەڕی بە شۆڕشی چەکداری بواە لە وڵاتی خۆی، بە دوای تیرۆرکردنی حەسەن بەنا لە بەرۆی تەنزیمێکی بەهێزیان بۆ ئەیان توانی بیکەن. بەڵام گۆڕا بۆ قۆناغی
مرشیدی دووەم ڕابەری دووەم کە حەسەن هۆزەیبیە هەستی کرد لە دەرەوەی زیندان و لە ناو زیندانەکانیش بیرۆکەیەکی خەتەرناک بەیە بۆ کە تەکفیریە لە بەرامبەر دروستکردنی شۆڕەشێکی چەکداری و بەکارهێنانی زەبر و زەنگ و عنف بەرامبەر بە سڵتە و لە سەرجادە بیرۆکەی تەکفیر هاتە پێشەوە مادەم ئەویان پێ ناکرێ کۆمەڵێ لە گەنجەکان کۆمەڵێ نەرنووسەرەکان بۆیە کارگەشتەوە کە حەسەن هۆزەیبی کتێبی دوعاتون لا قوضات دابنێت من بوورە مامۆستا لێرە ئەزانم زۆر عەفوم یارمەتیم بدەیت زۆرم لەسەرەوە خوێندوەتەوە کە هەوڵێکی زۆر ئەدرێت ئەڵێن سەید قوتب کە دوایی تەنزیرەکە لە سجنا بۆ هەمان بیرۆکە لە بەتایبەت لە دەستەواژەی جاهیلیەت زۆر تەنزیری بۆ ئەکات جاهیلێتی ژوازەحا لەکوێوە دەست پێکا و لەکوێ کۆتایی بێدێ زۆر لەو نووسەرانی کە کتێبەکانیانم دیوە یا مەقالەکانیانە خوێنمەوە هەوڵەدەن هەر ئەڵێن لە بەرۆی دوعاتون لا قوضات حەسمی مەسئلەکە لە ڕووی فکریوە ئەکا کە بەرەو زەبر و زەنگ نەچێت و ئەمە مەسەلەکە داعوەیە زیاتر هەتا سیاست مەسەلەکە پەروەردەیە هەتاوەکو مەسەلەی بەکارهێنانی زەبر و زەنگی فکری ینی ئیرهابی فکریش نەمێنێت چونکە دوعاتون لا قوضات بۆ ڕێگەگرتن بوو لە ئیرهابی فکری بۆی بەرەو ئیرهابی فیزیکی نەچێت پەروەردەیەک هەبوو بۆ تۆند و تیژی ئەگەر لە واقعیشانە بۆ بێ ئەنجا ئینقلابی 52 ئیخوانتیا بەشدار بوون لە میسرە ئینقلابی یەمەن بە هەمان شێو پێتوانێ ئەمە بەڵێ ئەمە قۆناغی یەکەم باسی گەرما و گەرمە باسی چۆن خەلافە بگێڕنەوە و ئەم جارە بەدەستی عەرەب بێت نە بەدەستی لە دەستی تورک دەرچۆ چۆن کەوێتە دەستی عەرەب و حەزیان کرد ئەو مەجدە و ئەو سەربەرزیە بۆ ئەوان بێ ئەو خەونە ڕۆشت هاتنە قۆناغی ئەوەی کە تەنها یەکجار بۆ یەکجار لە ڕەسائیلی حەسەن بەنا هەیە ئەڵێ میسر و ئەوەلەن بە دوای ئەوە هیچ ئیخوانێکی تریش نەیوتووە و دوای 50 ساڵ ئەوە ئەبێتە نەزەری ئەگەر مەجال هەبوو قسانە بکەی نەزەری ئیخوانەکان لە هەر قوترێکە چۆن تەرکیز لەسەر وڵاتەکەی خۆیان بکەن نەک ئیحتیمام بە وڵاتەکانی تر و ئەچنە قۆناغی گۆڕانکاری ناوخۆی لە میسرە بۆیە بە قەنەعەتی من بیریان کردەوە لەوەی کەوا سیستەمی پاشایەتی لە میسرا بگۆڕن لە بەرۆی لە ژێردەسی ئینگلیز دەری بێنن تا بیکەنن سیستەمێکی با بڵێ نظامێکی نیشتیمانی داخلی خۆیان بەڵام هەموو تەغییرێک ئەمە تەویلی بەڕێستە ینی تقریبا با بڵین بەڵام ئەو تەغییرەشیان سوە لە ڕێی قوتەوە بیکەن پێتوانێت تەمان ئەزانی بۆچی لە ڕێگەی قوتەوە لە ڕێگەی ئینقلابی عسکەریوە کردیان و سێ و یا چوار زابط و دەرەجەداری گەوری عسکەری تیا بەشدار بوون و لەگەڵ عەبدوناسری شایت ڕێکەوتنامەیان هەبووە و عەبدوناسر دوای خیانەتیان لێ ئەکا و حتا بەیعەت ئەداڵێ ئەگەر ئیشەکە ڕادەستی من بکەن دوای من هەر ئەو وەکو مەرجع سەیری حەسەن بەناعەکە و سەیری ئیخوانی شەکاڵێ ئەوە پیادە ئەەکەم کە ئێوە ئەتانەوێ بەڵام عەبدوناسر لە شوێنێکی ترەوە کاروبارەکانی خۆی ڕێخست بوو لە پشتەوە لەو سەردەمە کاکە سۆران ئەبێ وەختێک قسە لەسەر مێژوو ئەەکەی لەسەر ڕووداوەکانی مێژووەکەی هەر شۆڕشێک ئیسلامی بێ دینی بێ نەتەوەی بێ نیشتیمانی بێ فکری بێ ئایدۆلۆژی هەرچی ئەبێت لە مەرحەلەکەی خۆی لە قۆناغەکەی خۆی بیخوێنیتەوە نەقلی نەکەی بۆ ئێستا لەو سەردەمە بە دوو ڕێباز بە دوو ئەو سەردەم بە دوو ئایدۆلۆژیا بە دوو ڕێباز گۆڕانکاری ڕیشە یەکرا یان مارکسی بوو لیبرا یعنی شۆڕشی پرۆلیتاری بوو یان ئیسلامی دینی بوو مامۆستا کاتم نەماوە بە ئەم پرسیارە گرنگە بەلامەوە من مشکلم لەوە نییە ئەمە قسەی ئەو کەسانەیە کە تەنزیریان کردووە بۆ ئەم بابەتە ئەو مشکلەنی ئەم لە کاتی خۆی حەسەن بەنا چۆن بیری کردوێتەوە بەس گرفتەکە لەوە دوای ئەمە درێژە بێتەوە تاکو ئێستاش تەنانەت بڵین ئەبوو مصعەبی زەرقاوی کاتی قسە کرد قسەکانی سەید قوتب هێنێتەوە جاریتر زۆر لە قسەکانی ئیخوان هێنێتەوە بە نمونە و تاکو ئێستاش زۆربەی ئەوانەی کە لە ژێر باڵی ئیخوانەوە دەرەچن بەم لا کاک سۆران ئەو کتێبان با بڵێن ئەو نامیلکەیە کتێبولکەیە هەرچیەکەیە تەنزیماتی جیهادی تەکفیری جیهادی موسەلەح کە پەیابوون لە ماوەی 40 ساڵی ڕابردوو تۆزێ پێشتریشە نصوصی قورئان و سونە بەکارەهێنن جا هەمان نەسەکە حەسەن بەنا لە خیتاباتی خۆی یا لە نووسینەکانی خۆی یا سەید قوتب لە فی ظیلال تەفسیری بۆ کردووە ناتوانین ناوی بنەی بڵێ ئەمە نەسیە و چونکو ئەوان لە کێوە ئەفکار ئیخوان
توراسی ئیبن القەیمی جەوزی و ئیبن تەیمیە بۆ یەکەم جار زین و کردوێتەوە تەبعی کردوون. هەموو ئەو تەفسیرانەی ئەکرێ لەناو کتێبانە هەن ئەوەیش باسی قەرنی حەوتە، یعنی کتێبەکانی ئەوان هی سەدەی حەوتەمە کە دەسەڵاتی ئیسلامی ئیمپراتۆرێتی ئیسلامی زۆرینەی ئەم سەرزەوی بەدەسەوە بووە. کاریگەری فکری خوان لەسەر گروپە ئیسلامی و جیهادیەکانی دواتری ناوچەکە چییە؟ ئایا ڕاستە ئەو بنەمای حەسەن بەننا و سەید قوت دایان ڕشت بوو بە بناغی توندوتیژی سیاسی و چەکداری؟ پاشان بە درێژایی مێژووی ئیخوان موسلمین کێشەی سەرەکیان چی بووە کە نەیانتوانیوە دەسەڵات بگرنە دەست؟ ئیخوان موسلمین وەگەڵێن حرەکەی ئومە، ینی دایکی هەموو حرەکاتی ئیسلامی ترە. حرەکاتی ئیسلامی تر حرەکاتی مەدەنیمان هەیە، حرەکاتی جیهادیمان هەیە، توندڕۆمان هەیە تا ئەگاتە داعش. تۆ پێت وایە ئەم قسەیە دەقیقە کە ئەفکاری ئیخوان موسلمین بەناو هەموو حرەکاتی ترا بڵاو بوو بێتەوە؟ پێم وایە تا ڕادێکی ئەگزار زۆر قەناعەتم وایە کە هەرچی حرەکاتی ئیسلامی هەیە با بڵێن ئیخوان موسلمین ڕەنجی داوەتەوە، ینی ڕەنجی ئیخوانی گرتووە لەسەر ئەگەر لە نهایەتی ڕێگایەکەش نەبی لە بدایەتی ڕێگایەکەوە تەسیری ئیخوانی بەسەرا هەبوو. پێت وایە زۆربیان ئیخوان بوون لەوە زۆر قیادەکان مەثەن هەتا با بڵێن ئەگەر قیادی حرەکاتی جیهادی تەماشاکەی زۆربەی زۆریان متأثر بوون، ینی کەوتونەتە بن کاریگەری ئیخوان موسلمین، ینی بلا شەک ئەوە جێ گومان نییە. بزانم ئوسامە بن لادنش لە ئەوڵا ئیخوان بوو بێت. مەدرسەی ئیخوانی لێرە بابەتی زۆر گرنگ هەیە، ینی ئەوەی کە علاقەی بە ئیخوانەیە تەسیری ئیخوان لە قۆناغێک لە مەرحەلەیەک لە مەرحەلەکان قۆناغی لە قۆناغات چۆن تەسیری لەسەر تاکە کەس هەبووە بە هەمان شێوە تەسیری لە دەوڵەت هەبووە. ئەگەر بێت و تەماشای پێچێکی کە بکەین پێچێکی مێژووی مەثەن دوای کوشتنی بەنای خۆی گەورە بە شەیدی قوبوڵ کە لە دوای ئەوەوە کە دەگاتە ئەو ڕادەیەک با بڵێن جەمال عەبدولناسر و ئەوانە فشارێکی ئەگزار زۆر دەخەنە سەر حرەکەی ئیخوانەوە نەبوو. اینجا مصر اعترافی بە دەولەی سعودی نەدەکرد، دەولەی سعودی نوێ کەوانی ئەلان دەولەی سعودی نوێیان کرد، مصر اعترافی نەدەکرد لەبەرەوەی ململانەیەکی زۆر مێژووی قوڵ هەیە بینی دەولەی مصر و بینی دەولەتی سعودی، ینی حرەکەی با بڵێن حرەکەی محەممەدی کوڕی عەبدولوهاب لەبەرەوەی محمد علی پاشا معلومی زەنابتانە ئیبراهیم و محاولیان کرد کە ئەو دەولەتە لەبار بن بە تەسیری دەولەتی عوثمانی. اینجا دواتر کە دێوە ئەلانی دەولەی سعودی دەکە ئەوانی اعترافی پێ ناکەن. اینجا سعودیە توانی مثلا قیاداتی ئیخوان لە باوەش بگری پێویستیش پێ بوو لە قۆناغی، ینی پێویستێکی ئەگزار زۆری بە پێت وایە سعودیە کاریگەری هەبوو لە ئیخوان زۆر ئیخوان کاریگەری لەسەر سعودی هەبووە، بەس سعودیش ئەوانی داڵدەداوە ئەوانیشی ئیسفادی لێ کرد. سعودیە وریایە زۆر وشیار لە بەکارهێنانی حرەکاتی ئیسلامی، مثلا ئەوانەی هینا مەسەڵ قیاداتی ئیخوانی قۆناغی لە قۆناغەکان سعودیە پێویستی بە مؤسساتکردنی دەوڵەت هەبوو، دەوڵەت بەرەو مؤسساتی بە بەتایبەت نظامی تعلیم. بڵێن فکری حەسەن بەننا بە زۆری و فکری دوای ئەویش سەید قوتب تا ئەو کاتە ئێستا تا ئێستاش کاردانەوەی هەیە لەناو حرەکاتی ئیسلامی، مەسەلەن ئەلئیسلام نظام شامل لێدەمە یەکەم کەلیمەی حەسەن بەنایە تا ئێستاش زۆربەی حرەکات بەکارهێنێ، بۆ نمونە ئەلجیهاد و سەبیلونا تا ئێستا زۆربەی حرەکات بەکارهێنێ، بۆ نمونە دژایەتی ئەوروپا بەتایبەتی بەریتانیا و فەڕەنسا بۆ شێوە زەقە پێتوانێ ئەمانە هەمووی تا ئێستا کاریگەری خۆیانە و تەفاعولەکەن لەناو کۆمەڵی ئیسلامیەکانە. تەسیراتی حەسەن بەننا و تەسیر ڕەحمەتی خوای لێ لەگەڵ سەید قوتب ڕەحمەتی خوای گەورەی تەسیراتیان ئەگزار زۆر بە لە هەتا ئەو لەحظەی ئێستاش وەکو جەناب دامەژت پێ کرد تەسیراتی نەسە واقعی شەقامی ئیسلامی مایە هەتا ئەو لەحظەی ئێستاش تشبیه نەکەی لە دووی معتەقەد و زۆر بابەتانە، بەڵام وەکو دوو کەسی فکری مەثەن ئێستا تەماشای تەسیری غاندی بکەی لەسەر شەقامی هیندی تا دەڵاتێکی چەند زۆر بوو نیە توانی مثلا مەرحەلەێک لە مەراحلەکان مقاومەیەکی چاچی پێ بکەلەوە ئەو ئاراسەی کە ئەو دێ بە هەمان شێوە تەسیری بەناش لەسەر شەقامی ئیسلامیەکەی هەبووە هەتا دەگاتە ئەو ڕادەیە کە بەرەو واجهەیەکی چەکداری بڕوە، بەڵام چون بۆرە و ینی دەرگای لەو ڕووکردنەوە چون بەرە و ڕوبەڕووبنەوە چەکداریەکان لە فکری بەنایدا نەبووە، بەڵام ئەو شیعار و دروشمانەی کە ئەو بەرزی کردبووە مثلا جیهاد سەبیلی چۆن لە فکری بەنادا نەبوویان مثلا بەنا مراعاتی ئەوەی دەکرد کە احتیمال پێ نەکرد مقاومەی ئەو دەسەڵاتە بەقۆتە بکە ئەو دەویست لە خلال لە ڕێگە بە پێی قسەکانی خۆی ئەڵێ ئەگەر دەسەڵات بە قسەمان نەکان ناچاری هەستین و دژی ڕاوەستینەوە بەس پێی نەدەکرێت ینی ئەو چاوەڕێی مەتەوەی دەکرد بگاتە مەرحەلێک لە قۆناغی لە قۆناغانی کە قووەت چاوەڕێی ئەو وەختەکەی دەکرد ینی ئەوە لەبەرەوەی ئەو محاولەیەک لە فەردی مسلیم تاوەکو عائیلەی مسلیم تاوەکو کۆمەڵی مسلیم لەو قۆناغەوە دەست پێ بکە. دواتر مثلا کە سەید قوتب ڕەحمەتی خوای لێ هەندێک بابەتی تێکەڵ کرد بە ئەو بوارانەی کە ئیخوان قسەی لەسەر دەکرد. اینجا
ئەو نقطەیە ئەم پێم گرنگە زۆر یعنی وەکو دڵێ وەکو شتێکی منصیفانە ئینسان دیڕاسی مێژووی ئیخوان بکە دیڕاسی تاریخی ئیخوان لە سەقفە زمانێکی خۆی ئەو سەقفە زمانی مەتەن ئەگەر چەکداری و ڕوبەڕووبوون و ئەو زۆرە بابەتە هەبوو باسی ئەوروپاش بکەین کە ئەوروپا مەتەن زوڵمەی یەکجار زۆری لە عالەمی ئیسلامی کرد یعنی مەتەن تەجاریبی قەنابلی نەوەوی لەسەر جەزائیر و لەسەر لیبیا و لە شوێنە بە تا ئەو لەحظەی ئێستاش جەزائیر داوای ئەوە دەکات کە تو اعتراف بەمە کە زوڵمت لەمە کرد لە فەڕەنسا مەتەن داوای ئەو مەلەفەدا نەخرایە فأو ظلمي كأوان كرديان مقابل هندي بلا شك يعني رد فعل شو هذا الزكاة كحركة تقدري بيت آرام بس أو ما ناوني أما أويك لإخوانه وبهم قبول كيم لي سطر سطر اشتكى راسته من المشكلة ملونك أو راستك يعني خرابة يا شيء بس لا عنفناكم يعني بس من تشكي 5 أمخالة يعني أو كاردانوي واقعة بن مناسبة لكردستاني أما توبيتوا حركاتي إسلامي لكردستان حركاتي جهادي شوك بزوت نوي إسلامي أو لكوتاني كلا بزوت نوي إسلامي كوتوتو لجر كاريجري إخوانا بون بلا شك يعني دروزبوني جماعة إسلامي بتأثير حركة إخوانا أما قناعة ما هيك زي برلا هاتني بناي مثلا قال بيتو تو بناي واد وحساب كلام لما يجونا هاتو هنيا هل الفكرة كي محمد رشيد الرضا وأبانا دبعت أو كاتي محمد عبده ودوات مثلا أو يعني لسه فكروا آراء وبيرو بوتين أبانا دبعينوا زيادة دراسات كتب فقهية أو صحوة فقهية كأو بري برتتاوكو بنادي صحوة شيء فكريتي كالبو صحوة إسلامية تأثيري خوشي بزي هيج لسا كردستان مثلا كابريات شوكو ما مثلا الله عثمان رحمة إخواني بين مثلا مدرسة إخواني دواتر هندك بابت ك دزاني وكبلي حزبي اكثر يعني جابونا وكلا فكرانيه بل كل ممارسات شنك اخوان لا لو كاتا جهاد او خالي شي زوغرينغا او جهاز مثلا او كاتي او هاتو مثلا او زماني كاخوان داوي دك الروي روبر طبعا مدي يسد راسي افكار دك المنيا اختلافك او قلت الزماني او هاتو كيسمى روبر روني سكداري بكين يعني بعض احتمال اخوان قناعتي بو بابتنا كرتبو كابلا شو حتى وكاتي مثلا ما صار عثمان رحمة الله قناعتي بوي كل كزمينك كل بارو دبي مثلا اهلي سنج بين سرختو او حالة زمودي كإخوان بخوي دبيني بيقورين انتو بتوع اخوان شاوري زمنك قناعت ما وان لهم كاتو شي مثلا بون منا مثلا بلين نسال لسوريا اخوان بجدار الشرعي هنا لليبيا شبه ما نشوه لشرينا اخويا اخوان لمعضلات فكري دائما مصطفى بين بخوش او بابا يعني بجواني دراسي بكين معضله كل شكل سيده اخوان مثلا طريقه قناعه بجهاد هي ونيا بس بلام كدين لواقع ممارسينها كتصاوري سلك تصاوري او ذكاك قوتي شي هاوشاني قوتك برامبري هبي يعني اوش كنابه اويا ايش كدن له او مزالي مثلا ايه تاعتسن بي دكري او بابته مثلا تاعتسن بوي دكري او بابته بسيتسر واتا استطاعوا توانايا كان لفكري اوان طريقه ما نجيش او كاتيك استطاعوا توانايا وكبلي هاوشاني يكتر بن شيشك علي رداي مێژونوس و توێژەران پێیان وایە ئەم ڕەوشەنە لەبارە سیاسی و کۆمەڵایەتی و ئابروو و شارستانی کارەساتبارەی ئێستای دنیای ئیسلام پێیدا تێپەڕ دەبێت بەشێکی زۆری ئەنجامی ئەو ئەقڵیەتەیە کە لە سەرەتا و بە شێوازێکی منهەجی لە فکری ئیخواندا شکلی گرتووە پەیوەندی ئیخوان بە فکری فاشی و نازی چۆنە ئایا ڕاستە لە شوێندا کەوتونەتە شێر کاریگەری ئەم دوو ئایدۆلۆژیایە و پەیوەندیان پێوە هەبووە ئەوترێت دەرکەوتنی ئیخوان موسلیمین لە کاتێکە کە دنیا هەمووی حیزبە فاشیەکان و نازیزم و کۆمۆنی ئەو حیزبانەی کە توندڕە و بەرەو دیکتاتۆریەت و شمولیت ئەڕۆن دەرەکەون ئیخوانش لەژێر کاریگەری ئەم حیزبانەدا هەمان ڕەوتی گرتوۆتە بەر پێت وایە ئەم قسەی تا چەند ڕاستە سەردەمی دروستبوونی ئیخوان ساڵی 28 ڕاستە یعنی لە ناوەڕاستی جەنگی جیهانی یەکەم کۆمونیست سەردەکەون و دەوڵەتی کۆمونیستی لە رووسیا دروست دەبی لە نهایەت سیەکان فاشیەکان دێنە سەرحوکم لە نهایەتی 20 لە 33 نازیەکان دێن ئەو لەو سەردەمەدا نەک تەنها حیزبە ئیسلامیەکان بەڵکو حیزبە زۆر ئاساییەکان حزبی فەتات حزبی ئەحد ئەوانەی مصری هەمویان چاویان لە نازیەکان و لە فاشیەکان دەکرد لە کارەکانیان مەسەرەن لاوەکانیان خاوەن بڵێن کراس کەسکەکان نازیەکان مەسەرەن هەمویان تەقلیدیان دەکردنەوە لە ئایدۆلۆژیان چونکە جارێت جەنگی جیهانی دووەم دروست نەبوو و ئەو ماڵوێرانێ دروستبی بەڵکو مۆدێلێکی نوێ بوو خەڵک لە فەڕەنسی و ئینگلیزی بێزار ببوون حەزیان لە مۆدێلێکی نوێ بوو مۆدێلی کەسی دیموکراسی دەوری بوو بێت لەوەی کە ئەم
فاشیزم و ئەبڵاو بێتەوە لەو کاتێ. بێگومان لە ئەوروپا شکستێکی گەورەی دیموکراتی بوو کە هەموو ئەوروپا لە ژێردەستی نازیەکان و فاشیەکان داگیر کرا و بە تابەتی تەنانەت لە رووسیاش کاتێکە کۆمونیستەکان دەوڵەت دروست دەکەن ئەوە شکستێکی دیموکراتیە چونکە دیموکراتیت لە ئەوروپا بە هیچ شێوەیەک نەماتەنە لە بریتانیا و لە ئەمریکا ماوە. ینی پێت وە بڵێن ئیخوان مسلمین لەسەر ئەو ڕیتمە کە بڵێن فاشیزم و نازیزم ئیسلام بکەنە ئەساسێک وەک ئایدۆلۆجیا بۆی ئایدۆلۆژیایکی سیاسی دروستکەن. بەڵێ هەموو ئایدۆلۆجیایەک هەموو حزبێکی سیاسی پێویستی بە ئەرزیەیەکێ بە شوێنێکێ لەسەری ڕاوەستی. بە تایبەتی ئیسلام ئەرزەیەکی زۆر پان و بەرین دەداتە هەر حزبێکە بە ناوی ئیسلام داوای خۆی بکە. ئیخوان مسلمین یەک بوو لە نمونە هەرە سەرکەوتوەکانی بەکارهێنانی ئیسلام تەنانەت هەموو وڵاتە ئیسلامیەکان تا دەگاتە ئەندونوسیا ئێستا تەقلیدیان دەکەنەوە و نوسخەی تری هەیە ناوی تری هەیە لای خۆشمان ئیخوان هەیە و ناوی تریان لێناوە. هەر بڵێن ئیخوان مسلمین وەک خوانان لە 70 دەوڵەتە هەین. ینی هەر ئەمان ئەم ڕێتمەیە با بڵین ئەم شێوازی ئیخوان بەس لەو کاتەدا با بڵین ئەو ئایدۆلۆجیایە با بڵین بۆچی ئایدۆلۆجیایکی تون دەرەچێت بۆ ئایدۆلۆجیایك نابێ ناکرێت ئایدۆلۆجیایکی مەدەنی بێ لە وەک حیزبێکی لیبرال دەرکەوێت نەک حیزبێکی عسکەری الجیهاد سەبیلنا الموت في سبيل الله أسماء أمانينا إلى آخره يعني نأكره حتى أرمكان شمشيرة و نأكره أنا حزبي مدني به نەدەکرا لەبەرەوەی ئەوان کللتوری بڵێن کۆنی ئیسلام بەکاردێنن لایەنە جەنگاوەریەکەی ئیسلامیان وەرگرتی. آخر پرسیارەکە ئەمەیە بۆ پێت وایە لەبەر ئەوە بێت کە ئیستیعمار لەو کاتێ ئەم وڵاتانەی داگیر کردو یا دژە بڵێن پەرشدانەوەیکی توندی مەسلەی ئەو مۆدررنەیە کە لەو کاتەیە هێت و عالمی ئیسلام دە شکستێکی گەورەیە و ئەوروپاش بەو ڕوە حەزاریە حەداسەویەوە هێت. ئیخوانەکان ئاگایان لێبوو کە ئەوروپیەکان دیراسەی ئیسلامیان دەکرد. ئاعترافکردن بە ئیسلام ئاعترافکردن بە کللتوری ئیسلامی لە لای ئەوروپیەوە سیقەیەکی زۆر گەورەیدا ئیخوانەکان و سەلەفیەکان لەوەی کە ئەوانی ئێمەش خاوەن کللتورین وەکو ئێوە ئەوانیش ئەترافیان بە کللتوری ئێمە کردووە. لێرەدا ئەوان زۆر بەسیقەوە بەرامبەر بە داگیرکاری ئینگلیزی ڕاوەدەستان نەک ئەوە تەنانەت مەلەکێتی مصری بڵێن دەوڵەتی مصری کە نمونەی لیبرال و نمونەی ئەوە بوو ڕاستە فەسادی تێدا بوو بەڵام نمونەی کرانەوە بوو بەرامبەر بە ئەوروپا و خەڵکێکی زۆر نامسلمانیش لە مصر دەژیان و تەنانەت ڕۆژهەڵات دانسەکان لە ناو زانکۆکانی مصر دەرسیان دەگوتە. لێرەدا کێشێکی زۆر گەورەی فکری دروست دەبی لە دوو معسکەری گەورە دروست دەبی ئەوانەی کە ئیتیهامیان دەکەن بە ئیلحاد و تەنادەت ئیتیهامیان دەکردن بە زۆر شت بە کوفر و ئەوە لیبرالەکان و ئەوانیش کە بە ڕەجعی و بە متەخەلیف سەیریان دەکردن. لێرە کێشەکە ئەوها دەبوو کە بگاتە لێکدانی جەسەدیش یعنی شەڕ بەکارهێنانی چەچیش لەو مامۆستا با بچمە سەر خاڵێکی تر وەک دەرەکە ئیخوان لە فترەی گەشەکردنیانە فعلەن توند و تیژیش پەیڕەوەکەن کوشتنی نەقڕاشی پێت وایە کوشتنی نەقڕاشی دژایەتیکردنی ئینگلیز کوشتنی جوندی ئینگلیز کوشتنی لە جوولەکەکان تەقانەوەی دوکانی جوولەکەکان و إلى آخره. ئیخوا ئەمەتر پراکتیزەکردنی توندڕەوی بڵین تند و تیژیە بەلانێکەمەوە کوشتنی سەرۆک وەزیران کوشتنی قازیەکان کوشتنی کەسانی مەدەنیانی. بەڵێ وەک باسمان کردیانی هەموو ئایدۆلۆژیەک هەدەفی ئەوەیە ئەگەر بە هێزش بێ دەبی بێتە سەر حکوم. ئەوە وا دەکا کە هێز بەکار بێتن لە ئەوان یعنی کەسانێک نەبووینە ینی دانیشن لە مزگەوتێک و داوایەکی سلمی بکەن لە بۆ خەڵک ئەوان هەدەفی تریان هەبووە هەدەفیان هەموو گۆڕینی هەموو کۆمەلگای مسریە کە ئێستا توانیان بیگۆڕن. ئێستا ئەتۆ سەیری کۆمەلگای مصری بکەی کۆمەلگایەکی ئیخوانیە کۆمەلگایکی ئیخوانی یا تەقلیدی بە معنای سەرپۆش و ژیانی ڕۆژانان
ئەمەی کە لە میسرا ئەگوزەرە دەستی ئیخوانە هەر گەڕانەوەی ئینسانە بۆ ئەسڵێک کە خۆی ئەوێ خۆی پێوە بگرێ لە ونبوون دوور بێت پێتوانێت نمونەی نەجاحی ئیخوانە لە سەیتەرەکردن لەسەر کۆمەڵگا وەکو کۆمەڵگە بەڵێ وەکو پێ وایە ئیخوان ئەتوان کە سەیتەرە بکەن بەسەر کۆمەڵگەیە لەو ڕێگایانەوە بەڵێ ئەگەر ڕێگا بدرێن دەیکەن لە هەموو وڵاتی خوان دوای خوان نکۆڵی لە تونند و تیژیەکەن مەسەرەن لە دوای دەرچوونیان لە سژنانەوە کەسانێکی مەدەنی کار بکەن پێت وایە ئەمە حەقیقەتە یا ڕووپۆشێکە بۆ ئەوان ئینسانی سیاسی بوون یان زۆر ئاسایی ئەگەر ئینکاری ئەو شتە بکەن و لە ژێرە ئەو بکەن پەیوەندیان لەگەڵ سەفارەی ئەمریکی هەبووە دژی لە ناوبردننی شوعیەکانی مەسر پەیوەندیان لەگەڵ نازیەکان هەبووە دژی جوولەکەکان ئەوان هەردەم لەگەڵ ئەتەنانەت کاتێک کە حزبی وەفد مزاهرەی دەکرد دژی ئینگلیس ئەوان مزاهرەی دژیان دەکرد بۆ مەلیک مامۆستا پێت وایە دیکۆمنتە بێت لەسەر پەیوەندیی ئۆرگانی لە نێوان ئیخوان و نازیەکاندا سەرچاوە مسریەکان باسی دەکەن کە پەیوەندەیەکی وا هەبووە دووریش نییە لەبەرەوەی من لە سەرچاوە ئەڵمانەکان سەیرم کردیا مصر یەک بۆ لە وڵاتانەی کە نازیەکان لە ساڵانی 39 پارەیەکی زۆریان سەرف کردبووە بۆ ئەو ڕۆژنامانەی کە لەو سەردەمەدا دەردەچوون و پشتگیریان بکەن دژی ئینگلیس. ئیخوان موسلیمین وەک فکر و وەک بزوتنەوەیەکی سیاسی تاکو ئێستاش کاریگەری هەیە لەسەر تێڕوانین بۆ ئیسلام و جیهان لای تاکی موسڵمان بەڵام پێویستە ئەم ڕەوتە لە پەیوەندی لەگەڵ مۆدێرنە و ئایدۆلۆژیەکانی سەردەمی خۆشی ببینرێت.